بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم کە لە ئەڵقەی 26 لە بەرنامەی ڕۆشنایی دەگەینەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی جەنابی مامۆستا باپیر زانا و بیرمەند. جەنابی مامۆستای زۆر بەخێر بێ خۆشحاڵی. سپاس مامۆستا محەممەد، سپاس دەکەم. بەڵێ جەنابی مامۆستای تەوەرەمان بریتە لە ڕەچاوکردنی ئەدەبی بەرز و پەسەند لە خزمەت خوا عەزە وەجەل و سوبحانە وتەعالە و هەروەها پێغەمبەرەکەیدا صلی الله عليه وسلم. دیارە ئەم بابەتە لە پەرتوکەکانی کە زۆر بە درێژ و تەفسیل باس کردووە. پشتیوان بەخوا ئەم بابەتە لەم ئەڵقەیەدا ڕۆشنایی دەخەینە سەر. دیارە سەرەتا بابزانین مەبەست چیە لە ئەدەبی بەرز و پەسەند بەرامبەر بەخوا؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. أدب روشتي جوان لە خزمەت خوا سبحانه وتعالى و دوایی لە خزمەت پێغەمبەری خوادا پێغەمبەری کۆتایی صلی الله عليه و آله وسلم بەتایبەت و پێغەمبەران دیکە بەگشتی عليهم الصلاة والسلام یەکسەر ڕاستەخۆ لە ئیمانەوە هەڵدەقڵێ. هەر کەسێ ئیمانی بەخوا بێ لە خزمەت خوادا بە ئەدەب دەبێ، گومانی تێدا نییە. لە لایەکی دیکەشەوە دەتوانین بڵێین بناغەی بە ئەدەب بوون والروج برزبون لخدمت خوادا بريتي لا إيمان وات إيمان هم بناغيه بو أدب الروج رشاو كردن لخدمت خوادا ولا خدمت پیغمبرنا عليه الصلاة والسلام هم للايكي ديكشوا بأدبون برهمي إيمان بخوابونا. إيمان هم بناغيه هم ثمرو برهمي بأدبون لخدمت خوا ولا خدمت پیغمبر صلى الله عليه وسلم. مرۆڤ کاک محەممەد لە دروستکراوەکانی دیکە زیاد دەکرێتەوە بە چەند شتێک. یەکێک لەوانە بریتە لە ڕەوشت ئاکار سیفەتی بەرز و جوان و بەبارە ئەرێنەکەیدا بەباری نەرێنیدا خۆ دوورگرتن لە خوو خدەی خراپ سیفەتی ناشیرن و ناڕێک. کاتی خۆی زانایانی یۆنان فەیلسوفەکانی یۆنان ئینسانیان وا پێناسە کە دەگوتیان ئەلئینسان و حەیوان و ناڵتق. مرۆڤ ژیاندارێکی ئاژەڵێکی گۆیایە. ئەمن پێم وایە و پێناسەیە زۆر قاسیرە کورتە. یعنی لە ڕاستیدا ئەگەر گوتبایان مرۆڤ ژیاندارێکی عاقڵە نزیکتر بوو، بەڵام پێم ئاگە گوتبایان مرۆڤ ژیاندارێکی بە ڕەوشتە دەگونجێ ڕەوشتی هەبێت. چونکە هەندێک لە ژیانداران بۆ وێنە هەنگ شتی وا سەرسوڵهێنەر دەکات هیچ عقلی پێناشێت. هەروە جاڵجاڵۆکە هەروە هەموو باڵدەکان هەموو ژیانداران یعنی هەموو بەخوای پەروەردگار فێری کردوون. ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. من لە مۆسوعەی ئیمان و ئیلحاد دەباسم کردووە کە لە پەڕەوران لە زیندەوەران لە ژیاندارانی دەریا لە ینی سەرسوڕهێنەر و عەجایب هەیە. ینی بۆیە ئەمن پێم وایە شتێک کە مرۆڤ ژیا دەکاتەوە لە دروستکراوەکانی دیکە بریتەری لە ڕەوشت و ئاکار هەر بۆیەش خوش سبحانه وتعالى پێغەمبەرەکەی خۆی صلی الله عليه وسلم محەممەد بەچی دەناسێنێ لە سوورەتی القەلەمدا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم نون والقلم وما يسطرون ما أنت بنعمة ربك بمجنون وإن لك لأجرا غير ممنون وإنك لعلى خلق عظيم. أما لو وڵامی چیدایە طبعا هاو بەش بۆ خوادانەرەکانی مەکە دەیانگوت محەممەد صلی الله عليه وسلم لەلایەکەوە دەیانگوت شێتە جارێ دەیانگوت شاعیرە دەیانگوت جادوگەرە دەیانگوت فاڵچی ئەوانە. خوا دەفەرمێ نون والقلم وما يسطرون سوێن بە پیتی نون یاخو پیتی نون سوێن بە قەڵەم بۆی کە دەینووسن بەو دیێڕەکە پێی دەنووسرێ ما أنت بنعمة ربك بمجنون. ئەتۆ بەهۆی چاکەی پەروەردگارتەوە شێت نی. واتە تۆ پێش پێغەمبەرایەتی
کۆمەلگاکەی خۆت بە ئەسادیق الئەمین ناویان ناوی بە پیاوی زۆر عاقڵ و لیمەت و ژیر و دانا ناویان ناوی ئێستا بەهۆی چاکەی پەروەردگارتەوە کە پێغەمبەرایەتیە ئەگەر لە عەقڵ زیادت نەکرد بە خۆ کەمت نەکردووە بۆیە بەهۆی چاکەی پەروەردگارتەوە تۆ شێتنی وإن لك لأجرا غير ممنون تۆ پاداشتێکی نەبڕاوت هەیە وإنك لعلى خلق عظيم بەڵگە لەسەرەوەی کە تۆ پێغەمبەری خوای ئەوەی کە تۆ ڕەوشتێکی مەزنت هەیە لەسەر ڕەوشتێکی مەزنی بۆچی چونکە کاک محەممەد ئینسان دەتوانێت زانیاری پەیداکە دەتوانێت عاقڵ بێ دەتوانێت دەوڵەمەند بێ دەتوانێت جوان بێ دەتوانێت چی بێ بەڵام بڕوات بێت دڵەکەی پەیوەست نەبێ بەخواوە ناتوانێت ڕەوشی بەرز و جوان بێ ئەتۆ تەماشای دنیا بکە تەماشای خەڵکە زۆر لەوانی کە باسی ئیسلام دەکەن و تاربێژی دەکەن و ڕوویشیان درێژە و ینی سەر و سیمان نەوعێکە ئەوانە لیان وردبەوە مەگەر چۆن دەنا ینی ئەوەی کە زۆر دڵی بەخوا پەیوەست نەبێ ناتوانێت لە هەموو وارەکان ڕەوشی بەرز و جوان بێ یان لە حاڵەتێکدا وە دەردەکەوێت حتمما عورەتی دەردەکەوێت ئەمە زۆرم بینیوە لەوانە زۆرم بینیوە مەسەرەن کابرا یان لەگەڵ ئافرەتان غەڵەت و یان لە مەسەلەی تەماعدا یا لە مەسەلەی ترسدا یا لە قەزیەی لە وەختێک بە پێی مەجلیس قسە دەکا یا مەسەلەن قسەیەک دەکا دوایی تینی بۆ دێ زۆر تەڕازوع دەکا یا هێرحایە خۆی دەبە یە تو پێشی هێندە مەخوڕە دوای هێندە ئەوە مەکە کاکە ینی دەڵەوی زۆری خوڕی کەم دەبڕی تو پێشی هێندە ئەو مەکە پاشان تۆ ئاگار لە خۆت دەخوات چی دەڵێ چۆن دەڵێ مە بەستمەوەیە ڕەوشی بەرز و جوان بەڕاستی سەنجی مەحەکە من نامیلکەیەکم هەیە ڕەوشی بەرز و جوان سەنجی مەحەکی موسڵمانەتیە و مۆسوعەیەکی گەورەشم داناوە 600 لاپەڕەیە ڕەوشت و ئاکارە پەسەندەکان لەبەر ڕۆشنیان قورئان و سونەتدا ڕەوشت و ئاکاری پەسەند لە هەموو حاڵەکاندا پێویستە و لەگەڵ هەموو کەسێکدا پێویستە ئەمما پێویستتری حاڵەتی لە خزمەت خوادا دوایی لە خزمەت پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام و بناغی ئەدەب و ڕەوشی بەرز لە خزمەت خوا دەبرێتێ لە ئیمان پێهێنانی تەنیا پەرستنی لە هەموو کەس و هەموو شتێک زیاتر خۆشویستنی سام و هەیبەت لێکردنی بە مەزنگرتنی بە گەورەگرتنی بە پاکگرتنی بل بۆ کەسکردنی ئەو پەڕی ئەو شتانە دەبێت تەنیا بۆ خوا بێ ئەو جاتومانەوە ئەدەب و ڕەوشتە لە خزمەت خوادا ڕەچاو کردووە و بەنسبەت پێغەمبەری خاتەمیشەوە صلی الله علیه وسلم بۆ شێوە کە خوا فەرمانی پێ کردو ئاوا مامەڵە لە خزمەت پێغەمبەری خوادا بکەین لە کاتی ناوهێنانیدا لە کاتی سەڵات و سەلام بۆ ناردنیدا لە شوێن کەوتنیدا لە بەسەر مەشقگرتنیدا لە ڕەچاوکردنی ڕەوشت و ئاکارەکانیدا لە بەرگری لێکردنیدا تا کۆتایی ئەوە معنای بەڵێ دواتر نێو وردەکاری ئەوەی کە چۆن ڕەوشت و ئەدەب بەرامبەر بەخوا سبحانەه وتعالى و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم بەکاربێنی هەندێک جار مامۆستا لە کاتی ئامادەکردنی مەسەڵەن بەرنامەکە هەندێک شتێ پێم وایە یعنی گرینگە ڕوون بگرێتەوە ئەویش بۆ نمونە باس لەوە کردووە کە هەردوو پێغەمبەران نوح و ئیبراهیم عەلەیهی سەلام پێغەمبەری نێونەتەوەیی بوون بەڵام لە بەرامبەردا باز لە پێغەمبەر دەکەی کە نێونەتەوەیی زیاتر مەبەستمە ئەو بابەتە ڕوون بکەوێت مەبەست لەوە چییە یعنی نوح سەڵات و سەلامی خوای لەسەر بێت کە بە ئەبول البەشەر الثانی دومین بابی مرۆڤایەتی ناوی دەرکردووە و لە صەحیح بوخاریدا هاتووە کە یەکەمین ڕەسوول بووە واتە تەمەن لە ئادەمەوە ئەوە دیارە ئادەم عەلەیهی سەڵات وسەلام نەبی بووە چونکە کەس نەبووە تا خوا ڕەوانی کە بۆ لایەن هەر خۆی بووە نەبی بووە ڕەسوول نەبووە لە دوای ئادەم باسی شیث کراوە لە هێندێک شوێنەواراندا بەڵام لە قورئاندا نەهاتووە لە سونەتیدا نەهاتووە نەمبینیوە و باسی ئیدریس دەڵێن ئیدریسیش لە دوای لە پێش نوحەوە بووە کە خوای پەروەردگار دەفەرمێ ئینەهو کانە صدیقا نەبیە دوایی نوح عەلەیهی سەڵات وسەلام ئەو پێغەمبەرە بووە کە وا پێدەچێت بۆ هەموو ئەو مرۆڤانە نێردرا بێ کە لەو سەردەمەدا هەبوون بە بەڵگەی چی من لە تەفسیری سوورەتی هوددا کە بەسەرهاتی نوحم باس کردووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ گوتوومە کە خوا دەفەرمێت وجعلنا ذريته هم الباقين وچەی ئەومان کردن بە هێڵراوە تەنیا وەچەی ئەومان هێشتنەوە واتە لەسەر زەوی لە مرۆڤان تەنیا وەچەی نوحمانەوە کەواتە تەنیا ئەوانەی لە نوح لەگەڵ نوح بوون لە کەشتەکەیدا سوار بوون لە مرۆڤانمان لە دوای تۆفان کەسی کە نەما بەو پێبێ
ئەوەندە مرۆڤانەی هەبوون خی پرگان نوحی بۆ لا ڕەوان کردوون ئەوانەی کە بێ بڕوا بوون بە تۆفان فەوتان ئەوان دیکەی کە ئیماندار بوون لەگەڵ سواری کەشتێکەکەم دو هەر ئەوان ماون کەواتە پێغەمبەرێکی لەسەر ئاسی مرۆڤایەتی بووە. ئیبراهیمیش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەوە دیارە لە عێراق بووە لە ئووری کلدانیین 4,000 ساڵێک لەمەوەەر دوایی چۆ بۆ شام بۆ ناوچەی حەڕان دوایی چۆ بۆ ناوچەی فەلەستین دوایی چۆ بۆ میسر بۆ لەوێ حکمڕانی میسر هاجری داوەتێ هاجری داوە بە سارا خاتون کە هاوسەری ئیبراهیم بوو دوایی سارا خاتون گوتوێتی لە من منداڵت نییە ئەو کەنیزەکەی خۆمت دەدەمێ بەشک منداڵت ببێ ئەوە بوو کە ئیسماعیل لێ دەبێت کە من کوڕی ئیبراهیم ئیسماعیلە هەرچەندە جوولەکە و نەسڕانەکان دەڵێن نەخێر ئیسحاقە بەڵام نا ئیسماعیل 13 ساڵان لە ئیسحاق گەورەتر بووە دوای 13 ساڵان جا سارا خاتون ئیسحاقی دەبێ و دوایی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام هاجەر و ئیسماعیلی کوڕی کە شیرە خۆرە دەبێ دایان بە بۆ حیجاز لەوێ دایان دەنێ ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون كل سورة إبراهيم دهاتوا لبدا عندنا كواتا زانيان دلين 4,000 سال لموبر خلق زيادة لو شو أنا بوا العراق بوا بين نيل وفرات ولا شام بوا ولا لاي رباري نيل بون لمصر ولا حجاز بون شري دانیشتوانی مرۆڤایەتی لەو شوێنانە بوون 4,000 ساڵ لەمەوبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام بە هەمووی داگەڕاوە مەرجیش نییە بەڵام لە قورئان دەخوای تەلەباسی ئەو شوێنانەی کردو بەڵام ڕەنگە چوێ بۆ شوێنی دیکەش بە هەر حاڵ ئەوە دیارە ئیبراهیمیش پێغەمبەرێکی نێونەتەوەی بووە ینی ئومەمی بووە پێغەمبەری خۆشمان عەلەیهی سەڵات وسەلام ئەوە دیارە پەیامەکەی لە کاتێکدا کە مرۆڤایەتی هەموو گۆی زەویدا بڵاو بوونەوە ئەلبەتە نەک بۆ ئێستا بەڵام زۆر بڵاو بوونەوە خوای پەروەردگار پێغەمبەری کۆتایی ناردووە بە هەموو مرۆڤایەتی وما ئەرسەلناکە ئیلا کافەتەن للناس بەشیرا وەنەذیرا لە سوورەتی سەبەدا لە سوورەتی عەرافیدا دەفەرمێ قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا هەروەها لە سوورەتی ئەنبیائیشدا دەفەرمێ ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالمین پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەمووان نێردراوە گومانی تێدا نییە بە هەموو ڕەنگ و زمانەکانەوە جا پرسیارەکە دەگەر مەبەست ئەوە بێ ئەو سێ پێغەمبەر عەلەیهیمو سەڵات وسەلام ئەگەنا پێغەمبەرەکانی دیکە دەگە تەماشا دەکەین هود بۆ گەلی عاد نێردراوە وإلى عاد أخاهم هود صالح بۆ گەلی ثەمود نێردراوە شوعەیب بۆ گەلی مەدیەن نێردراوە بۆ ئەصحاب الئەیکە بۆ گەلی مەدیەن لوط بۆ قەومەکەی خۆی نێردراوە عیسا بۆ بەنو ئیسرائیل نێردراوە موسا بۆ بەنو ئیسرائیل نێردراوە داود و سلەیمان و زەکەریا و یەحیا سەڵات و سەلامی خوا لەسەرەوە پێغەمبەران بێ بە هەمان شێوە هەر بۆ بەنو ئیسرائیل نێردراون یونوس بۆ خەڵکی مووسڵ نێردراوە یونس بنی مەتا هەروەها بەڵام بەنسبەت ئەو سێ پێغەمبەرانەوە عەلەیهیمو سەڵات وسەلام نێونەتەوەیی بوون و بۆ هەموو ئەو خەڵکەی کە یاخۆ بۆ زۆربەی خەڵکی نێردراون بەنسبەت نوح و ئیبراهیمەوە محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەموو مرۆڤایەتی نێردراون مامۆستا دێنێ سەر بابەتی بەڵگەکانی پێویستبوونی ئەدەب لە خزمەت خوا سبحانه وتعالى وپێغەمبەردا صلی الله عليه وسلم بەڵێ بەشێکت لێ باس کرد بەڵام لەگەڵ ئەوەدا ئەو پرسیارە دەکەین بۆ نمونە ئێستا کەسێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیان دانەماوە بە تایبەتی ئەو ئاەتی کە هێناوەتەوە لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ئەمە چۆن لە ئێستادا جێبەجێ بکرێ وڵاهی جارێ پێش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە خزمەت خوای پەروەردگاردا پێشتریش ئاماژەم پێدا یعنی بناغی ئەدەب لە خزمەت خوا دەبریتێ لە ئیمان هێنان بەخوا و تەنیا پەرستنی خوا و ئەو پڕی پشت بەستن بەخوا و ئەو پڕی خۆشویستنی خوا والذين آمنوا أشد حبا لله وعلى الله فتوكلوا إن كنتم مؤمنين هروها بقورقرتني خوا وربك فكبر هروها بپاگرتنی خوا فسبح بحمد ربك واستغفره هروها أو بريلية ترساني خوا فلا تخافوا مخافوني إن كنتم مؤمنين إنما يخشى الله من عبادي العلماء أو بري ملكش كردن بو أخوة سبحانه وتعالى إياك نعبد وإياك نستعين هر تودا برسين دا ويرمتين لتودا كين يعني جارب بناغي أدب لخدمة خوا دا بريتين لإيمان بخوا و
ئەو پەڕی ملکەچی بۆ خوا بەندایەتی بۆ خوا سبحانه وتعالى پاشان ئەدەبێکی دیکە لە خزمەت خوادا ئەوەی کە هەر کاتێک ئینسان ناوی خوای پەروەردگاری هێنا بڵێ سبحانه وتعالى بڵێ تبارك وتعالى بڵێ عز وجل یا بە کوردی خوای پاک و بەرز خوای بەرزی بێوێنە خوای دادگەر خوای بەبەزەیی کە من وەکو یەکێک لەو شتانی کە خۆم دامهێناوە گەیەک تەماشای کتێبەکانی من بکەی لە نێو نووسینی کوردیدا یەکەم جار بووە مەسەلەن بگوترێ خوای دادگەر خوای بەبەزەیی خوای میهرەبان یعنی خەڵکی دیکار وتێ خوای گەورە بڵاو خوا بەس گەورە بێ نا دەبێ هەموو سیفەتەکانی خوا بۆ خوا بەکار بێنی هەر کامێکیان لە ڕەوتی خۆیدا بە پێی خۆی لە شوێنی خۆیدا ئازا من نەمبینیوە لە پێش مندا مەسەلەن نووسینی کوردیدا ئەوە بەکار بێندرێ بەهەرحاڵ یعنی تۆ دەبێ خوا سبحانه وتعالى کە ناوی دێنی وەکو بۆ ئەو شایستێ ئاوا ناوی بێنی و بە هەڵپڕۆزاوی نەبێ ئەوە لەگەڵ ئەدەب لە خزمەت خوای پەروەردگاردا کە زۆر شت دەگرێتەوە هەڵبەتە شتێکی دیکە لە ئەدەب لە خزمەت خوادا ئەوەی کاتوە کاتێک شتێکە زانی خوا حەڵاڵی کردووە بە حەڵاڵی دابنێی شتێکی قەدەغە کرد بە قەدەغەی دایبنێی شتێکی پێ چاکە پێت چاک بێ شتێکی بە خەراب دانا پێت خەراب بێ یعنی تۆ دەبێ خۆت بەدەم ڕووباری شەرعی خواوە بدەی بۆ شوێت دەبا پچی هەموو جارێ دەڵم دەبێ ئینسانی مسڵمانۆکو کۆلکەدار وابێ کۆلکەدار بە ئاوێدا دەچێ ئاوەکە بۆ شوێی بەرێ بۆ وێ دەچێەوە نیە ئەتۆژ وەکو کۆلکەدار وەکو تەپەت دۆرەی خۆت بە ڕووباری شەریعەتی خوا دابدە بۆ شوێت بەرێ پێت خۆش بێ ئەوە معنای ئەدەبە لە خزمەت خوادا ئەمجا لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بەتەکید لە خزمەت پێغەمبەری خوادا خوا فەرمانی پێکردووی لەگەڵی بە ئەدەب بین یا ئەیها الذین آمنوا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما پێشی پێمان ڕادەگەێنێت کە خوا فریشتەکانی سەڵاوەت لەسەر پێغەمبەر دەدەن ئەمجا پێمان دەفەرمی ئەی ئەوانی بڕواتان هێناوە سەڵاوەتی لێ بدەن و سەلامی بۆ بنێرن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوا فەرمانی پێکردوین لە خزمەتیدا بە ئەدەب بین وخوای پەروەردگار دەفەرمی یا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله أي أواني بڕواتان هێناوە لا تقدموا يعني لا تقدموا شيئا هیچ شتێک پێش دەستی خوا پێغەمبەری خوا مەخەن هیچ بڕیارێک لە پێشماندا مەدەن بە هیچ شتێک مەڵێن چاکە و خراپە حەڵاڵ و حرامەتان نەزان خوا پێغەمبەری خوا چیان فەرمووە صلى الله عليه وسلم هەروەها لا تقدموا خوێندراویشەوە لا تقدموا بين يدي الله پێشیان مەکەونەوە ئەنجا دوای دەفەرمی یا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي لە کاتی دواندنیدا دەنگ بەسەر دەنگی ئەودا هەڵمەهێنن دەڵە جارێک عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی کە حوکمڕانی مسلمانان بۆ خەلیفەی دووەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوتی پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵات وسەلام یەک دوێک لە خزمەت گۆڕی پێغەمبەر وەستا بوون دەنگیان بەرز کردبەوە عومەریش خوا لێ ڕازی بە دەنگکەسێوێکی تێگرتن فەرمی دەنگتان نزم کەنەوە خوا دەفەرمی لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي لە لای گۆڕەکەشی دەنگ بەرز مەکەنەوە جا ڕاستە بڵین چۆن دەنگ بەرز نەکەینەوە لە لای گۆڕەکەی دەنگ بەرز مەکەنەوە ئەی دەگەی لە لای گۆڕەکەی نەبین واتە هیچ شتێک بەسەر فەرمانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام و بەسەر بڕیاری ئەودا و بەسەر ڕێبازی ئەودا زاڵ مەکەن قەزێکە هەرەوەنەی دەنگی بەسەر دەنگدا هەڵێنی هیچ شتێک بەسەر بڕیار و ڕێباز و ڕێشوێنی ئەودا زاڵ مەکەن وەکو چۆن مامەڵە لەگەڵ لە بینی خۆتاندا دەکەن ئەوە مامەڵە لە خزمەت پێغەمبەردا مەکەن عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ عەبدوڵای کوڕی عومەر خوا لێ ڕازی بێ دەڵێ جارێک شتێکی گوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای فەرمووە یەکێک گوتی وەڵا دەنا ئەبوبەکر ئاوای گوتووە خوا لێ ڕازی بێ دیکە گوتی وەڵا عومەر وای گوتووە دەڵێ عەبدوڵای کوڕی عومەر تەمان زۆری ڕێزی بوو ئەبوبەکر عومەر بووە هیچیان بابی وەی دیکەش ئەبوبەکر خوا لە هەمووان ڕازی بێ گوتی وەڵای چاکە بەرتان بەسەردا نابارن ئەمن دەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئێوە دەڵێن ئەبوبەکر عومەر ئەوە ڕێزە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێ باسی پێغەمبەری خوا دەکرێ یعنی نابێ باسی شتێکە بکرێت کە لەگەڵیدا تێک بگیرێ ئەجا ئەبوبەکر عومەر خوا لێیان ڕازی بێ گەوران و دوو وەزیری پێغەمبەرن صلی الله علیه وسلم لە هاوڵان لە هەمان گەورەترن بەڕێزترن ئەگەر شتێک هەر کامێکیان شتێکی گوت بێ لەگەڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێک بگیرێ فەرزان ئەگە گریمان یعنی کەم پێم شک نایە شتێکی وە ئەوە نەیان پێکاوە تەواو ئەگەر لەگەڵی تێک بگیرێ بەڵام جاری وای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێکی فەرمووە ئەبوبەکر عومەر خوا لێیان ڕازی زانیویانە بۆ کاتێکی دیاریکرا بۆ شەخسێکی دیاریکراوی فەرمووە نەک بەگشتی کە قسەیان لەو بارەوە کردبێتەوە ئەوە تێک ناگیرێ لەگەڵ ئەوەدا بۆ وێنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام
داوای لێکراوە یا رسول الله سعر لنا ألا تسعر لنا نرخما بۆ لە چەشە دانانی فەرموویەتی أنا لا أسعر إن المسعر هو الله من نرخ دانانێ من نرخ دانەر خوایە باش لە سەردەمی عومەردا خوا لێ ڕازی بێ نرخی لە سەشتەکان دانا مالك إمام أهل مدينة مالك رحمة خوالي إمام قبره ضل فعل رسول الله صلى الله عليه وسلم في عصره ما هو أصلح لزمانه وفعل عمر في عصر ما هو أصلح لزمانه عالم هذا به پیغمبر صلى الله عليه وسلم أوي كرد كبو سردمي أو باجبو عمر اشتيش كبو سردمي أو باجبو لسردمي پیغمبر ده عليه الصلاة والسلام بازرگان كان بإنصاف بون ووجدان بون هي قول بريان تيدا نبون نرخي جسشتا كان دانا درابا بنرخي خوان دان فروشتن بەڵام لە سەردەمی عومەردا خوا لێ ڕاست دەوڵەتی ئیسلامی فراوان دەبێ و ئەنواع ئەشکال هەڵی دێتە نێو ئیسلامەوە ڕەنگە بازرگانی وا قۆڵ بڕۆک و ئەم ڕۆژگارە پەیدا بوو بن قۆڵی خەڵکیان لە بنەوە بڕیوە بۆی نرخی لە سەشتەکاندانە کەەوە ئاعتراض نییە لە بۆ ئاعتراض نییە لی سەردەمی پێغەمبەر بۆ کاتی وا باش بوو خەڵک بە ئینساف بوو بە دادگەر بۆ ئەوانە بەڵام بۆ دوای کە خەڵک تێک دەچێ پێویستە دەوڵەمەندەکان ببەستێەوە بە نرخێکی دیاریکرا بووی قۆڵی خەڵک نەبڕن لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوبڕێکی کورت وەردەگرین و بەردەوام دەبین پشتیوان بەخوا بەڕێزان دوای ناوبڕێک بەردەوام دەبین لە ئەڵقەی 26 لە بەرنامەی ڕۆشنایی دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان بەردەوام دەبین لە بەرنامەی ڕۆشنایی جەنابی مامۆستای بەشێک لە ئەدەبت لە خزمەت خوای پەروەردیگار سوبحانەهو وەتەعالە باس کرد لێرە 5 بابەتت باس کردووە کە تەبعاً لە ئیمان و عەقیدەی ئیسلامی لە بە ڕۆشنایی قورئان و سونەتدا لەوێ زۆر بە باشی و بە تێر و تەسەلی خوا بەیەکگرتن لە ناو سیفەت و لە پەرستراوێتیدا لەوێ زۆر بە تەفاسیل باز دەکەی جا مەبەستم ئەوەیە ئەو خاڵانە باز دەکەم یان دەیڵێم ئەگەر پێت باش بوو تیشی بخەسەر بۆ نمونە ئیمان پێهێنان کە باست کرد بەندایەتیکردن بۆ خوا هەروەها بە ناو سیفەت و بەرزە پەسەندەکان بانکردنی خودا سوبحانەهو وتەعالە سوێن تەنها بەخوا خواردن و هەر کاتیش گەیشتە ناڕەحەتی تەمەنای مردن نەکەی کە خوا بدمرێنێ ئەو سیفەتانت باس و شتێک هەیە کە ئیزافی بکەی لەسەر ئەوانە وڵا زۆر شتێکە هەیە گومانی تێدا نیە من پێشتری شامەژدەم بێندێکیاندا ئەو پەڕی خۆشویستنی خوا ئەو پەڕی ڕێز لێگرتنی خوا ئەو پەڕی بە بەرزگرتنی خوا بە مەزنگرتنی خوا ئەو پەڕی بە پاکگرتنی خوا سوبحانەهو وتەعالە و بە پاکگرتنی خوا لەوەدا کە کەم و کوڕی هەبێت لە دروستکراوەکانیدا کەم و کوڕی هەبێت لە ذاتیدا لە سیفەتەکانیدا لە ناوەکانیدا کەم و کوڕی هەبێت لە حکمە شەرعیەکانیدا کەم و کوڕی هەبێت لە فەرمایشتەکەیدا یعنی خوای پەروەردگار بۆ هەموو ئەو شتانە کەم و کوڕی نەفی کردووە بۆیە نەدەفەرمێ ما تەڕا فی خەلقی الرەحمانی من تەفاوت لە دروستکرانی خوای بە بەزەیدا ناڕێکی نابینی هەروەها خوا دەفەرمێ وتەمت کەلیمەت رەبیکە صدقا وعەدلا فەرمایشتی خوا تەواوی کردووە لە دادگەری و لە ڕاستی و لە دادگەریدا هەروەها ولله الأسماء الحسنى ناوە هەرە چاکەکانی هەن خوا فادعوه بها وذروا الذين يلحدون في أسمائه ولەوانە گەڕێن کە لادان دەکەن لە ناوەکانی خوادا ئەو پەڕی بە پاکگرتنی خوا بە مەزنگرتنی خوا بە گەورەگرتنی خوا خوای پەروەردگار لە چەندان ئاەتدا باسی کردوون ینی زۆر شت هەیە بەنسبەت خوای پەروەردگار بەڵام دیارە منەوەی جەنابەت ئاماژە پێ چەند نمونەیەکەن یەکێک لەوانە کە سەر لەم ڕۆژگارەدا ڕەنگە هەبێ باو بێ کەسێک دەستی دەچێتە خوێنی خۆی دەکوژێ لەبەر فەقیری لەبەر نەداری لەبەر هەژاری لەبەر هەر شێوێک ئەلبەتەوەی کە نەخۆشی دەرونی توش دێ ئومێدم خوای پەروەردگار ڕەحمیان پێ بکە ئەوانە ئەگەر کەم تەرخەم نەبوو بێت لە توشبوونی نەخۆشە دەرونیەکەیدا کەم تەرخەم نەبوو بێ شتی وای بەکار نەهێمن نابێ خواردنی وا و دەرمانی وا و شتی وا کە تووشی نەخۆشی دەرونی بکە ئومێدمە ئەوانە سەرنجامیان خێر بێت ئەو کاتە عەقلی لا نامێنێ تەکلیفی لەسەر نامێنێ بەڵام ئەوی دیکە مەسەن دەچێت خۆی دەکوژێ بە ژەهر بە خۆی و بنسارە دەدا خۆی بەردەداتەوە خۆی دەسووتێنە چی دەکا ئەوە هەمووی جۆرێکە لە بێئەدەبی لە خزمەت خوادا بۆ خوا تۆی داناوە لەم سەرزەویە تەمەنێکی بۆ دیاریکردن نازانێت کەی تەواو دەبێ تۆ نابێت پەلە بکەیت یعنی ئەو کەسێک کە خۆی دەکوژێت دەڵێ خوایە پێشەوەی تۆ بمرێنی دەبێ من خۆم بفەوتێنم خۆ بەڵێ بە ئەجەلی خوا دەمرێ گومانی تێدا نیە بەڵام گوڵی خۆی پەلە دەکا ئەوە بێئەدەبیە لە خزمەت خوای پەروەردگاردا مادام عەقڵ و هۆشی لەسەر خۆی بێ
هەڵبەتە هەروەها ئەوەی کە خۆشەویستێکی دەبرێ ناشکوری دەکا سکاڵە دەکا و ناشکوری دەکا و بێئەدەبی لە خزمەت خوادا یا ئەوەی مەسەلەن تووشی تەنگدەستی دێ ئەوەی تووشی مەسەلەن ناڕەحەتیەک دێت سکاڵا لە خوای پەروەردگار دەکا یاخود بە زۆرێک مامەڵە لە خزمەت خوای پەروەردگاردا دەکا کە شایستەی خوانیە ئەوان هەموو بێئەدەبین لە خزمەت خوادا و بە ئەدەبوون لە خزمەت خوادا ئەوەیە کە تۆ بەڵێ وڵای من بەندەی خوا سبحانە وتعالى بۆ تاقی کردومەوە ماڵی لە دەستداوم عزیز و خۆشەویستانی لێوەرگرتومەوە خۆم تووشی نەخۆشی بووم هەر شتێکم بەسەر هاتووە ئەم بەندەی خوا مامەڵە لەگەڵ بەندەی خۆیدا دەکات بەو شێکە بۆ خۆی بەچاکی دەزانێت دیارە بۆ من وا چاکە جا من هێندێک کەسم بینیوە ئینشاڵڵا خاوەن ئیمانی باشن بینیومە زۆر نەساغ و ناڕەحەت و شپرز بووە گوتمە چۆنی وتی وەڵای زۆر باشم لەوەی باشتر نابم چۆن ئەخر خۆ ئازارت تێکی دەزانم بەڵام دیارە بۆ من وا چاکە ئافرم مادام خوا خاوەنی ئێمە نییە پەروەردگارمان نییە بە بەزەی نییە ئەو پەڕی میهرەبانی بەزەی و کەڕەم بەخششی نییە بە بۆ خۆی ئاگای لە وەزع منیە بە ئێمەدە بە خۆی ئاگای لە وەزعی من هەیە دەزانێ ئازارم چۆنە دیارە بۆ من وا باشە ئەوە ئیمانە ئەوە ئیمانەکە تۆ ناشکوری نەکەی ناڕزایی دەرنەبڕی یا عزیز و خۆشەویستێک لە دەست دەدەیت هاوسەنگیت تێک نەچێ قسە نەپڕژێنی خۆڕاگری بۆ بنباری شەریعەت تاوان هەمومان بەڵاو مصیبەت و ناڕەحەتیمان بەسەر هاتوون من ژمارەیەکی زۆر لە عزیز و خۆشەویستام لە دەستداون چ لە باب و دایکم و چ لە هاوسەری ڕەحمەتیم و برا و هیچکەمان مەسەلەن بردوون و ئاهیدی کە و عزیز و خۆشەویستان ژمارێک لە ڕەفیقە زۆر نزیەکان لێ شەهید بوون و مەسەر هەندێک لە مامۆستایان کۆچیان دوایە کردو شەهید بوون یعنی زۆر عزیز و خۆشەویست منە دەستداون ڕاددەسەڵچێنن ڕاددەتەچێنێ ئەوانە بەڵام نابێت ناڕزایی دەربڕی خوا وای پێ چاکە خوایە هەرچی لای تۆ چاوی لای مەشاک بڵێ تۆ پێت ناخۆشە بەڵام مادام بڕیاری خوای لەسەرە مادام خوای پەروەردگار ئەو کاری کردووە ئەتۆ لەو ڕۆوە کە لەلایەن خواوەیە پێی ڕازی لەو ڕۆوە ئەگەنا لەو ڕۆوە کە تۆ پێت ناخۆشە یعنی لەوە خۆ گوناهبار نابی کە تۆ هەست بە تاڵی بەڵاو مصیبەتەکە بکەی هەست بە تاڵیەکەی بکەی زەرێک دەکەی هەست بە تاڵیەکەی بکەی نەخۆش دەبی هەست بە ئازارەکەی بکەی و گوناهباری لەسەرەوە شتێکی جیبیلی سروشتیە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیبراهیمی کوڕی کە وەفاتی کرد خوا لێ ڕازی بێ دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گریا فرمێسکی لە چاوهات هاوڵان گوتیان ئەوە ئەنتە یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم تۆ ئەی پێغەمبەری خوا فەرمووی إن العين لتدمع وإن القلب ليحزن ولا نقول إلا ما يرضي الرب چاو فرمێسکی پێداری و دڵ تەنگ دەبێ بەڵام هەر ئەوە دەڵێن کە خوا لێ ڕازیە هەروە لە فەرمایشتی دیکەیدا هاتووە کە خوا لەسەر فرمێسکی چاو و لەسەر دڵتەنگ بوون خەڵک سزا نادا بەڵام لەسەر هاوارکردن و پێ هەڵاگوتن و قژڕینەوە بە نسبەت ئافرەتانەوە قوڕ بەسەری خۆداکردن چکە ئەوە بە ئیرادە و اختیاری خۆیەتی بەڵام چاوەکەی فرمێسکی پێدە بەدەست خۆی نییە دڵی تەنگ دێ بەدەست خۆی نییە لەسەر ئەو شتانی کە لە دەرەوەی ئیرادەی تۆن یا خوشتێکی جیبیلی و فیتڕین خوا ڕزکن ئینسان ڕەحم و بەزەی هەبێ شتێکی پەسەندە نەکە ناپەسەندە دڵت تەنگ بێ بۆ عزیز و خۆشەویستێکە لە دەستداوە یاخود بۆ کەسێک کە کۆستی کەوتۆ بەڵایکی بەسەراتۆ بەشداری خەمەکەی بکەی خێرت دەگاتێ من عزا مصابا فله مثل أجره كان زاد بيته واجب لسر من عزا مصابا فله مثل أجره لسنني بهيقي دهاتوا هر كسيك خمي خاون بلايك برويني بقدر أو پاداشتي هي تو پاداشت هي ضلي خلق بديوا هندي لواني كل الشرع شارزانين نلا دين تيدغن نلا جين تيدغن دلنا هم جوره سر خوشيكو تعزيه بڵێ ناشر لێ حاڵی نەبوون پێغەمبەر صلی الله علیه و سەر خۆشی کردو لە هاوڵانی لە ماڵی جعفەر کە جعفەر شەهید بوو لە هاوڵانی دیکە لە هی دیکە یعنی ئەوانە فەقیرە ئیوان هێنە لە شارەزای دین و لە شارەزای ژینە نا دڵدانەوەی خەڵکو و هەوڵدان بۆ ئەوە دڵیان خۆشکەی جە هەر بەڵایەکی بەسەرات بێ چ عەزیز و خۆشەویستێکی مر بێ زەرەرێکی مادی کرد بێ نەخۆش بوو بێ ناڕەحەت بوو بێ چی دڵی بدەیەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆ بۆ لای بابای نەخۆش فەرموویەتی لا بأس طهور إن شاء الله هیچ نییە پاکبوونەوەیە ئەگە خوا بێوێ دڵی پێ خۆش دەبێت یعنی دڵدانەوەی خەڵکو و خەمڕەواندنیان ئەجر پاداشتی هەیە وەکو گوتم ئەوەی کە ناشەرعیە و ناڕێکەوەی کە تۆش تێ بڵی خوا پێی ناخۆش
ماوەستاجیان لە مەوسوعی ڕەوشت و ئاکاری ئیسلامی تەبان لە بەشی هەشتەم زۆر بە تەفاسیلی ئەدەب و ڕەوشتی موسڵمان لەگەڵ خوا عەزەوەجەل باست کردووە و هەروەها ئەدەبی نو لە پێغەمبەرانی خوا هێناوتە و هەروە دواتر ئەدەبی فریشتەکان لە خزمەتی خوا تەبارەک وتەعالە دواتر ئەدەبی خوشک و برایانی جندمان کە بەو ناوەڕۆکە هاتووە لە خزمەت خوا لە تەبارەک وتەعالە هێناوتە دەتەوێت شتێک لەسەر ئەم بابەتە بڵێ بە پوختی وڵات دەمەوێت ئەوە بڵێم کە جارێ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام کە لە هەموو کەس دەخوا نزیکتر بوون لە هەموو کەس لە خزمەت خوا بە ئەدەبتر بوون پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام وەکو مرۆڤەکان ئەگەنا دەشتوانین بڵێین فریشتەکان ئەوان کە خوا دەفەرمێ لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون و هەمیشە خەریکی تەسبیح و تەقدیسی خوان بە پاکگرتنی و بە خاوێن دانانی و بە دوورگرتنی لە عیب و هەڵە و کەم و کوڕی فریشتەکان زۆر پاکن بەڵام ئەمە هەر سروشتیان وایە بەس پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بە ئیرادە و ویستی ئازادانی خۆیان بە پاک گرتووە و ئەدەب و حورمەتی تاویان لە خزمەت خوادا بە خەرج داوە لە دوای پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام هاوڵانی بەڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و لە نێو هاوڵاندا چوار خەلیفە ڕاشیدەکان ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی و باقی هاوڵان پێشەوایانی ئیسلام ئەگەر تۆ تەماشای سیرە و ژیانی پێشەوایان و زانانی ئیسلام بکەی هەموویان یعنی ئەو پەڕێز و حورمەتیان هەبوو بەرامبەر بەخوا سوبحانە وتەعالە بۆ وێنە کابرایەک لە ئەفریقیاوە هاتووە بۆ لای مالیک کە لە مەدینە بووە بۆکو لە سیڕەکەیدا هاتووە چل پرسیاری پێ بووە گوتێتی ئەو چل پرسیارە هی خەڵکی ئەندەلوسە واتە ئەسپانیا ئێستا لەوێ ڕاهاتوم ئەو پرسیارانەیان پێدا ناردوم چل پرسیار بووە لە وەڵامی چواری پرسیاری وەڵام داونەوە مالیک ڕەحمەتی خوای لێبێ لە وەڵامی 36 دەکتوێتی لا ئەدری کابرا شتێتی چۆن لا تەدری ئەمن لەوێ ڕا مسڵمانان نردویانە ئەو پرسیارانیان پێدا نردوم ئەویش توێتی لا ئەدری و ئەگەر چێوە بەوانی دیکە بڵێ مالیک توێتی لا ئەدری ئەمە کە نەزانم ئەوە ئەدەبە لە خزمەت خوادا و ئەوە ئەدەب ڕەوشە لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام و لە خزمەتە و بەرنامە شەریعەتەدا کە شوێنی کەوتوین کەچی مەلای وامان هەیە وتاربێژی وامان هەیە مەسەلەن تەلەفۆنی بۆ ئەلۆ بەڵێ ئەوە ئاوایە بەڵێ ئەو وەڵامەکەیەتی دو وەڵامت دەدەمەوە یەک وەڵام یەک پرسیاری ناڵێ نازانم بۆ کاکە تۆ عەلامەی دەهری چی هیچ لەبەر عاسێ نابێ ئەمە جارێک لە چاپێکەوتنێکدا شتێکیان لێ پرسیم وتم نازانم دوای هەندێک لە برایان خۆم مامۆستا چۆن دەی بڵێ نازانم تماخە لە بەرەوەی نەمزانی بۆ یەکتم نازانم ئاخر نابێ وا بڵێ عەیبە و یەکتم بابە عەیبە وێ نەزانی بڵێ دەزانم بۆی زانانی ئیسلام گوتویانە هەر کەسێک لا ئەدری نەزانێ من لم يعلم لا أدري فقد أصيبت مقاتله هەر کەسێ لا ئەدری نەزانێ نەیزانێ ئەوە ینی کاری کراوە واتە شوێنی کە پێی دەبرێت ئەوەی پێکراوە نابێت کەچۆک نازانی بڵێ نازانم ئەوە ئەدەبە لە خزمەت خوادا مەلائیکە وایان گوت لا علم لنا إلا ما علمتنا ئەوەی تۆ پێمە فێرمانەکەی نایزانین و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێک کە نەیزانی بفەرموویەتی نازانم وەزانانی ئیسلام هەموویان هەروە بوون و پێغەمبەر سەڵ پرسیاری لە هاوڵان کردو ئەو شتەی دەزانم توانێت الله وەڕەسوولو ئەعلەم خوا پێغەمبەر هێزانێت ئەمە نازانین جاوە هەر لە ڕووی زانی و نەزانینەوە لە هەموو ڕووەکانی دیکەشەوە بە تاکید پێویستە ئەو پەڕی ئەدەب و حورمەت و ڕێزمان لە خزمەت خوادا هەبێ و لە خزمەت پێغەمبەرەکەشیدا مامۆستاجیان ئەدەب لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوێدا بۆ نمونە هێناوتە هیچ بڕیارێک پێش بڕیاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نادەی ئەمە یەکیان دواتر بەڕێزەوە ناوهێنانی سەڵاوات لێدان لەسەر پێغەمبەر ئەمە سێمیانە جامە بەستم ئەوەیە شتێکت لەوێ هێناوە بە تایبەتی ئەوەی کە لە بابەتی سیاسی و بیرروڕا کە ئەویان لە مەوسوعی ڕەوشت و ئاکاری ئیسلامی داهاتووە مەسەلەن فەرمایشت و بڕیارەکانی بۆ بیرروڕا و قسە و هەڵوێستی سیاسی و یان هیچ کەسێکی تکە پشتگوێ نەخرێ ڕاستە ئەمە چۆن ئەمە جاری وهەیە لە ڕووی سیاسیەوە کەسێک دێنێت بۆ چوونوکی سیاسی کە پێی وایە بەرژەوەندی تێدایە زاڵی دەکا بەسەر دەقێکی
قورآن یا دقێکی سنەتدا ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە بێئەدەبیە لە خزمەت خوا و لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی الصەلاة وەسەلام. پێغەمبەری خوا شتێکی قەدەغە کرد بێ قەدەغەیە، شتێکی ڕەوا کرد بێ ڕەوایە، شتێک لێ بێدەنگ بوو بێ دەبێ بە موباح و بە ئاوەڵا بەجێ بێڵی، هیچ شتێک پێش دەستی ئەو نەخرێ. دەقی ئاەتەکە دەفەرمی لا تقدم بین یدی الله ورسوله، هیچ شتێک پێش دەستی خوا پێغەمبەری خوا مەخەن. واتە تا شتێک نەزانی حکمەکەی چێ لە خۆڕا بەنێو مەکەوە بە پێخواسی، مادام ڕوون نەبێ. ئەگەر ڕوون و ئاشکرا بێ بۆینە ئاو خواردنەوە دیارە، یعنی پاق لە خواردن بۆیەنە دیارە. بەڵام شتێکی دیکە کە سەرت لێ دەرنەچوو نەزانی حەڵاڵە یا حرامە لە خۆڕا حکم مەدە، نە بە باری حرامیدا نە بە باری حەڵالدا، ئەسڵەن دەبێت لە باری حرامی سان زیاتر وەریابێ. چونکە خوای پەروەردگار لە دووسێ شوێن هەم لە سوورەتی نەحل هەم لە سوورەتی یونوسدا دەفەرمێ ولا تقولوا لما تصفون ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب. لا يا أيها الذين آمنوا لا تحرموا طيبات ما أحل الله لكم. خوای پەروەردگار زۆر خەڵسە بەوەی کە شتێک کە خوا حەڵاڵی کردووە قەدەغەی کەیت بەناوی دینداری و موسڵمانەتی و تەقەشوف و نابێت دینە خەڵک تەسەکەیەوە. هەروەها بەڕێز و ناوی پێغەمبەر هێنان صلی الله عليه وسلم مەگەر لە سیاقێکدا بۆ ناسینی بڵێ محەممەد صلی الله عليه وسلم محەممەدی کوڕی عەبدوڵڵاه، ئەگەر هەدەی بڵێ ڕەسوول الله پێغەمبەری خوا ڕەوانەکراوی خوا نەبی الله، نەک بڵێ محەممەد وا محەممەد خۆ محەممەد و ڕەفیقتە برادەرتە. هەروەها کاتێک کە ناوی پێغەمبەر دێنرێت صلی الله عليه وسلم هیچە سەڵاواتمان لەسەر زار بێ. و من پێم خۆشە يعني بتایبەتی بۆ ئێمەی کورد کە ڕاهاتووین بڵێن صلی الله عليه وسلم یا عليه الصلاة والسلام یا عليه الصلاة والسلام والبركات. قەتم نەگوتووە و قەت لە قالبیشم خۆش نییە، بەڵام ناڵم گەر کەسێ بڵێ باش نییە. بەدە درود مەبەستت پێچی ینی نازانم دەڵێت درودی لێ بێ درودی لەسەر بود، يعني بهر حاڵ يعني وا ئەدەب تێرە پێت وایە کە صلی الله عليه وسلم عبادته وطاعته. خوای تعالی بنص آده فرمي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. صلاة والسلام لفظكان قرآنين وەکو چۆن السلام عليكم ورحمة الله و دەشتوای بڵێ سڵاوی خوات لێ بێت، بەڵام نەڵێ ئێوارەت باش و بەیانی باشێنی و ڕۆت باش. مەبەستمەوە ئەو شتانی کە وەکو ئیسلام وەکو دروشم و شیعاری لێ کردوون، سەلامکردنە، هەروەها ئەو شتەکانی دیکەن سەڵاوەتە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەوانی کە وەکو دروشم و شیعاریان لێ هاتووە ئاوا بگوترێن چاکە ناشڵە مەگەر کەسێک گوتی درودی خوای لەسەر بێ، بەڵام کە درود دەبێت کامیان بێ، یان سەڵاتە یان سەلامەوە نییە. يعني بەڵام کە دەڵێ صلی الله عليه وسلم یا هەر بە کوردی بڵێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، هەردووشی دەگرێتەوە، بەڵام درود نازانین خوا سەڵاتەکە یاخود سەلامەکەیە. بە هەر حاڵ ئەوەش ئەدەبێکی دیکەیەوە، ئەدەبی زۆر گەورە و لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی الصەلاة وەسەلام، ئەوەیە کە بە جددی بیکەینە سەرمەشقی خۆمان، سەرمەشق لە هەموو شتێکدا چاوی لێ بکەین، پەیڕەوی لێ بکەین و ئەویش بۆەوە دەبێت کاتێ بۆمان ئەومان بۆ دەستەبەر دەبێت کەس باش شارەزای ژیانەکەی بین، سیرەکەی بین، شارەزای ئاین و بەرنامەکەی بین کە لە قورئاندا بەرجەستەیە لە سونەتدا بەرجەستەیە. ئەگەر تو شارەزای ئاین و بەرنامەکەی نیم چۆن شوێنی دەکەوی؟ یعنی شوێنکەوتنی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام، پەیڕەوی لێکردنی قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. وڵێ گەر خواتان خۆش شوێنم کەون خوش خۆشی دەوێن. جا ماوەسە لەو بابەتەکە سەرمەشق بوون و شوێن کەوتنە کە ڕەنگە دوا پرسیارم بی، ڕەنگە زۆربەی زۆرمان بە زمان بڵێن کاکە ئەمە خوایە و دەیپەرستینەوە و پێغەمبەرە و صلی الله عليه وسلم بە شوێن ڕێبازی ئەو دەکەوین، بەڵام بە کردار یان لەگەڵ هەندێک ڕەوت و هەڵسان و دانیشتنمان پێچەوانەی ئەو کارە بێ. ڕاستە، یعنی قسەمان پێچەوانەی ئەو کردارە بێ کە ئێمە ینی بەشێک دەیکا، ئەمە لە نێو کەوانێک ناکاتە بێئەدەبی بەرامبەر بەرێوەڵا بە گومانی تێدا نیە. پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام لە حەدیثی داهاتووە كم تال للقرآن والقرآن يلعنه. زۆر کەس قورئان دەخوێن و قورئان لعنەتی لێ دەکا، زانیان باسییان شۆ لعنەتی لێ دەکا. دەڵێ کابرا دەخوێنێتەوە ئەلا لعنة الله على الظالمين، بۆ خۆشی زاڵمە یان پژگیری دەکا، یا پژگیری زاڵم دەکا، یا زوڵم دەکا، یان پێی خۆشە زاڵم سەرکەوێ، یا باسی فاسقان، یا باسی مەسەن گوناهباران مجریمین، بۆ خۆشی مجریمە. ئەوە بۆ ئینسان دەبێت لە خۆی وریابێ بەڕاستی. بە تایبەتی من بۆ وتاربێژ و مامۆستایان و ئەوانە زۆر لە خۆیان وریابن. پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ڕەوشت و ئەدەبی زۆر بەرز و جوان بە،
زۆر بەرز بووە، زۆر بەڕەحم بووە، زۆر بە ئینساف بووە، زۆر ینی پاک و چاک بووە، توش دەبێت وەکو پێغەمبەر بی عەلەیهی سەڵات وسەلام. جا من هەم وەکو ئامۆژگاری بۆ جەنابەت و بۆ خۆشم و بۆ بینەران و بیسەرانی بەڕێزیش بەبێ کار لە سەرخۆکردن لە ڕووی تەسکیەوە کە من تا ئێستا سێ کتێب لەو بارەوە نووسیوە، ڕێگای ساڵح بوون بەرەو خواچوون، گیانی ژیان، گەڕانەوە بۆ لای خوا، شتی کەش و هەموو کتێبانی لەبارەی ڕەوشتەوە نووسیوە من بەبێ کار لە سەرخۆکردن لە بواری تەسکیەدا، لە بواری خۆپاک و چاکردندا، لە بواری خۆبژارکردن لە سیفەتە خراپەکان، خۆڕازانەوە بە سیفەتە چاکەکان کار لە سەرخۆکردن، بەبێ ئەوە ئینسان ناچێتە ئەو ئاستەوە ئەو حاڵەتەوە کە وەک پێویست لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام مامەڵە بکا و ئەدەب و ڕۆشتی جوان پێشاندا. حتمما ئینسان دەبێت کار لەسەر خۆی بکە. من لێرەوە ئامۆژگاری هەموو لایەک دەکەم با بەوەندە ئیکتیفانەکەن قورئان لەبەرکەن، حەدیسان زۆر لەبەرکەن، کتێبان بخوێننەوە، شتی بڵێن و تاری قەڵەباڵغ دەن، با جارجار بۆ خۆیان دابنیشن بەخۆ کەس لەلا نەبێ، ئەگەر شەو نوێژیان هەبێ با جارجار دابنیشن، خۆی وایە قەڵەباڵغی ڕۆژەیە هیچی شەوەی نییە، شەوەی ئاوەدان نییە. گوێ لێ گیانەکەم بعکسی ئەوەی کە خوا عیباد الرحمانی پێ وەسف دەکات، وعباد الرحمن الذين يمشون على الأرض وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما يبيتون شو بەسەر دەبەن بە کڕۆژ بردووی بە وەستاوی، ئەوە خواپەرستی شەوەیانە ڕەوشتی ڕۆژەیانی جوان کردوون. کاکەگەر لە شەوێ شتێکت نەبێ، ئەگە بینەکەەوە بینەڵا شتێکت نەبێ، هەر قەڵەباڵغی نێ و خەڵکی بێ هیچ نییە. وەڵای ئەوانە زۆریان فەقیرە، تووشی عەزاب و تووشی مەینەتی دێن، بە تایبەتیوانی زمانیان بەرامبەر بە خەڵکی زۆر توند و تیژە، و ئەوانەی کە خۆیان زۆر پێپەسەندە، خەڵکیان زۆر پێگوناهبارە، تو چی کاکە لەکوێ تۆ حەکەمی خوای، ئەتۆ نوێنەری خوای، ئەتۆ نەقڵیاتی بەهەشت و جاندەمانت داناوە، چی یانێت تۆ؟ ئینسان بۆ هێندە لە خۆی ڕازی بێ، هێندە خۆی پێپەسەند بێ. جا بەرحاڵ پرۆژەوە جۆرە کەسانەمە پێشم وایە هۆکارە سەرەکیەکەی ئەوەی لە ڕووی تەسکیە و کاریان لەسەر خۆیان نەکردووە، بە تایبەتیش ئەو ڕەوتەی کە لەم وڵاتەی ئێمەدا لە کەنداوە هاتووە، حکمی میراتی، حکمی بنەماڵەیی، حکمی ئەوە مەمنوعە، ئەوە بیدعەتە، ئەوە بیدعەتەوە لە کەوری خۆدا مەجۆڵێ، ئەوە لەکوێ تا هێناکە؟ لەوێ ئەوە کە هاتووە بە وڵاتی ئێمە و دژاتیکردنی تەسکیە، دژاتیکردنی تەسەوف بەگشتی، نەک تەسەوفی غەڵەت و پەڵەت پڕ لە بیدعەتوانە، ئەوە قەی ناکە، بەڵام دژاتیکردنی حاڵەتی ئیمانی و ڕوحی و معنەوی و تەسکیە کە وشەیەکی قورئانیە. ئەو وای کردووە کە زۆر لەوانە هەروە عیدێکی وشتیان هەبێ و هەروە وتار بدەن و قەڵەباڵغ بن و بەڵام نێوەڕۆژیان وێران بێ. زۆر بەزەین بۆ جۆرە کەسانە دادێتەوە. ئەمن پێم وایە کەسی قسە بۆ خەڵک بکە، مامۆستا محەممەد دەبێ خۆی پشک و بەشی باشی هەبێت لە ئیمان و تەخوا و تەسکیە و بۆ خوا سوڵحان و چاو بە خۆدا گێڕانەوە و خۆبژارکردن و خۆڕازان و بە سیفەتی بەرز و جوان و پشک و بەشی باشی هەبێت لە هێندە لە عیبادەتە زیادەکاندا. ئەگەر شەو نوێژ، ئەگەر ڕۆژی سونەت، ئەگەر قورئان خوێنە، زیکر و دوعایە، بەوانە ئینسان دەروونەکەی بە قووەت دەبێت، دڵەکەی ساف دەبێت، نەرم دەبێت و لەگەڵ خەڵکیدا ئینسافی دەبێت و هێندە لە خۆ ڕازی نابێ و شەیتان ئاواز زەفەری پێ نابێ. زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر، خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەن و زانستت. سوپاس دەکەین کە لە ڕۆشناییت خستە سەر ئەم بابەتە. سوپاس بۆ تۆش مامۆستا محەممەد جەمیل و بۆ هاوکارانیشت، خوا پاداشتانداتەوە، خوا پاداشتی هەموو ئەو بینەر و بیسەرە بە ڕێزانەدا تۆ لە برایان و خوشکان کە کارلێک دەکەن لەگەڵ قسەکانمان و بەهرە وەردەگرن، خوا پاداشتیان داتەوە گە تێبین و سەرنجیشمان بۆ بنێرن لە ڕێی جەنابتەوە ئیسفادەیان لێ دەکەین. سەلامەت بیا. زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان، سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. والسلام علیکم ورحمة الله وبركاته.